تەوەری یەکەم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە شاری زاخۆەکەم هەڵبەت ڕێکخراوی ئومێدی گەشتکە ڕێکخراوێکی ناحکومیە پرۆژەیەکی ڕاگەاند و هەڵبەت ئەم پرۆژەیە جیاواز لە پرۆژەکانی پێشووی جیاوازی هەیە بۆ پێی پرۆژەی خوێندنەوەی کتێبە کە ئەمەش کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی گەنجان یاخود چین و توێژەکانی کۆمەڵ لە زاخۆ جارێکی دیکە دەست بەرنەوە بۆ کتێب بخوێنەوە هەڵبەت دەمەش کاریگەری خۆی هەیە و کاردانەوەشی هەبووە لە زاخۆ وەگاماژەم پێیا بە سوپاسەوە لە شاری زاخۆ بەڕێز ئەحمەد نووریم لەگەڵایە سەرۆکی ڕێکخراوی ئومێدی گەشت کاک ئەحمەد بەیانیت باش. بەیانی باشتر و خۆشتر سڵاو هاو بن سڵاو بینەرین کورسات نیوز بن هێڤیا دەمەکێ بخێر و خۆش گەل بینەر و بەرنامن هەوە. زۆر سپاس. کاک ئەحمەد باس سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم پرۆژەیە چەند ڕۆژە ڕاتان گەیاندووە و ئامانجی پرۆژەکە چیە بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ بناوێ خودی مەزن و دلوڤان ئەم وەک ڕێکخرا ئومێدا گەشت و وەک ئێکژێ ڕێکخراوên civakê sivîl li Sinûrê îdara serbexwe Zaxo kar û çalakiyat kirin û her ji damezrandina rêxira mel sala 2016 me moleta karî an ku fermana kargirî fermangar rêxirayên nehakumî wergirtî û bê ciyawaziya ayîn reges îdeolojiya her kar û çalakiyek li gorey prensîpên mafê mirovî dîmokrasiyetê dîsan yasayên navxwî û peyrevê me rêxirayî bê ciyawazî em encam bidin. Xoşbextane sebaret bîrûkeya evê çalakiyê jî ev çalakî bîrûkeya vedgerit bû sala 2019 ku li wî serdemî me ev çalakiye sax kir em rabîn durustkirina hejmareka pertûkxaneyan û helavîstina wan û parvekirina wan cihên giştî mîna klînîkên nûjdaran kafeyan senterên rewşenbîrî ev jî piştî hingî wekî dibêjin derencamên erênî û karvedanên baş dîvxwe da înan bî egerê pesendkirina evê çalakiyê layê xelkê ve û bî cihê daxwazkirina evê çalakiyê û evan pertûkxana bû cihên dîtir. Lewma ew şiyan me nebî li wê salê ku hejmara wan 10 pertûkxane bîn حتی که اف سالا خودی او فرصت و درفت دایشیان دای ما اف پرتو خانه دوباره درست کردن وقت دیت زانین جی قباری وانا 65 بو 75 سانتیانه و الجیر دریش میگا وقت برف روشنبیری و دگل گله که و دگل هجماره که پرتو کن پرتوکین مجی وقت دیت زانین پیامک گشتیه پیامک زانستیت بارن جور و جور دا نیشتیمانین آینین دیروکی و میجوین ادبین هنرین هوزان پخشان چیروکن وقت دیت زانین اول گوره خواندوانی دمی قصد اوان جین گشتید کن هر ایک الگور حزو ویانا خو دی دست هاوید اوی پرتوکه یانجی دەمەکی دتە خواندنەوە ئەوێ پەرتوکێ. بەڵێ کاک ئەحمەد بەنیازنین پرۆژەکەتان فراوان بکەن یاخود ئەم پرۆژەیە بیبەنە ناوچەکانی تری سنووری ئیدارەی زاخۆ یاخود ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی ئێستا بۆ نمونە لە داهاتوویی نزیکە بێگومان بەێ بێگومان مە ئەنیەتە بەرفرەکردنەوە ئەوێ پرۆژەی هەژبەرک و ئەvە گاوێکە بەرەف ڕەوشەنبیریە ئەvە پروژه وقت دیتا زانین سود و مفاید وید زورن ایکش سود و مفاید اوی و آرمان جامش دانان اوان پرتوخانه اوی که ام بشن خلکی خواه گنجی لاین خواه ریوی شاشین موبایلا ورگیرن بر و پلو برپرین پرتوکان وقت دیتا زانین پرتوک کانیا معرفتیه وقت دیتا زانین بانقا تکنولوژیایه روشت زانیاریه و اوجی ایکش اگر آن بر کم کرنا ریجا تاوانان و برس کرنا آست شیاری و روشنبیری تاکن و اگر که بو گشه پیدانا کومالگه و جواکی بشیوه که گشتی و اف پروژه وقت دیتا زانین اگر که بو ریکخستنا بیکاری گنجان اوان ناوندین روشنبیری دا وقت دیتا زانین اگر هاتو کسک قصدا اوی جهی کر دیتا زانین خواندن
دمکی بو اوی خواندنی دستیشان بکد دبته اگر کو او آست هشیاری و روشنبیریایی برزو بلند ببد آن آرستا هزرایی برف ریکه که شاشو و نروا و نچید و الگور هندک وکولینان جی وک دیتا زانین بردان وکولر جی بانگشاوی اکید کن کوشش خولکن خواندن بتا اگر شنافبرنا 68 صده یا سترس و دودلی و قلق و شناف چونا وگید بیجن ترسه و وقت دیتا زانین هندی پتر مروف دمی بتا خواندنت بتا اگر زانیاریم پتر جداری هیز و وزیا وقت ام زانن افروکا جیانا ما افروک تجی پرش تحدا و دیسان فشار درونی و اوجی پیگوره بو هندێک و آرامی و الهام بخشک بو گنج و لاوین ما پیدا ببلدمی قصد آوان جهاد کن. بله کاگ احمد وەک خۆ دامەژت پێە خوێندنەوەی کتێب ئارامی و ئیلهام بەخشە بۆ گەنجان بە شێوەیەکی گشتی. پرسیارەکەم ئەوەیە هاوڵاتیان لە سنووری ئیدارەی زاخۆ چین و توێژەکانی زاخۆ کاردانەوەیان چۆنە سەبارەت بە پرۆژەکە؟ راستی وقت می آش اشارت پیدایل دست بی که اوه چالاکی یک بیل سال 2019 ما انجام دای لیش برکو رنگ ودانه که نرینی دیف خدا اینا او بی جه داخواست کرنا خلکی السر اوان پرتو خاناش برکو خلکی ما افروکه وک امد زانن انترنت همی پروگرام و وگید بجن برنامه خواه کودت ها اگیال سر خواندنی دای کردی و نکتنی وقتیان اگ نوا اندام خیزانی دای کردی بلکه وقتیان خواندن الکترونی یعنی خواندن پرتوکان یا بوی الکترونی هر چند اف یک جوی جینا گرد لی افروکه ام پیدوین حمله که گشتی و امشین بریکا برنامه و کانال هوای بریس اوی چالنجی یعنی اوی پیام بگهینن که هر جهه که گشتی بد هر اوجه الگوره قبار خواه بشید هر چنه بد پرتوخانه که پلاویست یعنی چند پرتوکا لیب داند بو هندی ام بشین پتر وقتی خواب دنه خواندن و پرتوکه نکشاشین موبایلا. بله کاگ احمد وردکاری پروژکت چونه ما بس اوه کتابکان بشویش گشتی لچوی اخیانه رو بله او پرتوخانن که محلاویستین هجماروان 15 والجهن گشتینه سنترین روشنبیرینه کلینیک نوشدارانه کافینه چایخانه وقت ما آماجه پیدای هجمارا پرتوکن مجی 25 هندک پرتوخانه 35 هندک شوانا 40 و بردوام جی ام پیدا چون السرد کن اگر هاتو اف پرتوکه بردامی هات نخواندن ام هندک پرتوکن نی و جیاواز لیدانن اوجی آمان جاوی اکیه که ام بشن وقت ما آماجه پیدای ری گنجین خوش شاشین موبایل بدنه برپرن خواندن پرتوکان و اوجی وقت دهت زانین پیدوی پشتوانی حکومتی و دیسان فرمانگار خراب نا حکومیه که ام بشن اوی پروژه برفرهتی لی بکن وش سنتری باجی رزاخو و گوهزن گند و پارێزگەهên دیترجی. بەڵێ کەواتە کاگ ئەحمەد ئەم پرۆژەیە تا چەند هاوڵاتی و کتێبی ئاش کردوێتەوە هەڵبەت بەوەی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە بە شێوەیەکی گشتی خوێنەری کتێب کەم بۆتەوە پرۆژەکەتان تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوە؟ بگومان وقت ما آماجه پیدای ایکش آرمان جامجی هر اوه کو ام بشین اوه ببیتا پیگوهر انترنتی و همی برنامه و پروگرامن وی و اوه جی وقت بیشن اگر که بو گشه پیدان و هشیار کرنا جواکی و تاکین ما و سرکی وقت بیشن دلکی خوش و آرام دمی گنجن مقصا اوان جهاد کن اوه بیرو که جوانی پسندد کن و ام بیشن امید بینن خواندوانه که باجی دور اوی پروژه خروه بوه و داخوازیان زیادتر جیل سرهنه. بله کاگ احمد ڕێکخراوی ئومێدی گەشت جگە لەم پرۆژەیە سەرقاڵە بە چ پرۆژەیەشی ترەوە لە ڕابردوو بێ یاخود لە داهاتوو بێ؟ بله وقت دیتا زانین اگه هم بحث روش ڕێکخراوین جواکی سیویل کن وقت دومایک آماجی پترجی 6000 ڕێکخراوین هاتین دامەزراندن و فەرمان و کارگیری وەرگرتین بله مخابنی و یعنی اگر نسبت کار و چالاکیان بن چالاکی نوان گلن کزو لاوازن
هەلبەت ئەvەژی بوو چەندین ئەگەر هوکۆڕان ڤەتگەڕێت ئەگەر ئەم ئەڤان 6,000 ڕێکخراوە بین دەستنیشان بکەن ئەگەر بوو مایە هەیڤێکی تنێ ئەڤ ڕێکخراوە چاڵاکیەکە بکەن و 10 کەس ژێت سوودمەند و مفادار بن دەبێتە ئەگەری هەندێک کوت هەیڤێدا 6,000 کەس ژێت سوودمەند ببن. بەڵێ مخابنی و بووچیت لاوازن ئانەل ئاستێ پێدوینە ئەم هەمیژی بشێوەکی گشتی ئەvەژی بوو چەندین هوکار و ئەگەر ئان ڤەتگەڕن ئێکیشوان ئەمشین بێژن بودجەیە یعنی هەر ساڵە 2013 وەرە حتاکو ئەڤر و فەرمانگا ڕێکخراوی ناحکومی هیچ برە پارەیەک بۆ ئەڤان ڕێکخراوان نەمەزاختیە بۆ خەرجێنوی هەرچەندە ئەمت خوبەخشن بەلێ هەر کار و چاڵاکیەکە هەبێت مەزاختنێک ئانکو خەرجیەک بوت بێت خاڵا دوێ ئەvەیە کو هەژمون و حەزبیل سەر ئەڤان ڕێکخراوان وەک دێتە زانین گەلێک ژە ڕێکخراوان ژینگە و زیکێکی حەزبی داشت دایک بوون و ئەو نەشی نینەراتیە خەلکێ بکەن و بەرژەوەندیە خەلکێ بشێوەیەکی گشتی پارێزن و هەر ئەvە بووە ئەگەر کو ئەو نەشن دەربڕینۆم خەلکێ بکەن بەلکو وەک ڕێکخراوین سیبەر تێنە نیاسین خاڵەکە دیترژی لاوازیە ڕێکخراوان بۆ هەندێ ڤەتگەڕێت ئازادیە وەک دێتە ئازادی وەک دێتە زانی ئازادیژی بنچینە و بنیاتە بۆ هەر ڕێکخراوەکە چاڵاکش بەرک و ئەو گۆڕانکاری و نیخوازیە بۆیە ڕێکخراوێ و ئەvەژی مافەک نینە بەلکو وەگیت بێژن دەوێت بۆ هەر تاکێکی هەر دەستە و گرۆپێکی بهێتە دام بۆ هەندێ بشێت دەربڕینش ماف و ئازادیان خوا بکێت و یەت خەلکی بشێوەیەکی گشتی خاڵەکە دیتر ئەمشین بێژن بەحسە لاوازیە ڕێکخراوە بکەن ئەvەیە کو گەلێک بن ژێر ناوێ یعنی خوبەخشیە سیبەرە ناوێ خوبەخشیە کارێت بزنزمان و بازرگانیت کەن ئەvەژی بووە ئەگەر هەندێک و خەلک پتر ئومێد و وەگیت بێژن هێوی ئەڤان جۆرە ڕێکخراوان نەما بێت بەڵێ کەواتە کاک ئەحمەد نەبوونی ئازادی لە کاری ڕێکخراوەی کاریگەری کردووەتە سەر پرۆژەکان بە شێوەیەکی گشتی یاخود ئەدا و کار و چالاکی ڕێکخراوەکان لە سنووری داری زاخۆ خودی ئەگەر ئەم بەحس شێوەیەکی گشتی بکەن نەک ئەم وی بابەتی ئازادیە گشتاندنی سەر بکەن سەر ئاستی هەرێما کوردستانی بشێوەیەکی گشتی طبیعی ئەvە میتودێکە ئەvە یێبوویە وەگیت بژن یاسایەکێت ناوە ئەم خەلکێت ڕۆژهەلاتی بەرکو گەلە جارە دەهێتە دیتن ناوە حەزبوڵایەنێت مەین سیاسیژیدا دەمی دەسەڵات پرۆژەیەکی باش پێشکەشێت کرد دەهەندیت معارزە هەمی شیانێت خۆ ڕەتداوی کرد ئانژی بەر و واژویەکی دەمێ معارزە کارێکی جوان و باش پێشکەشیت کرد دەسەڵات دژاتیاویت کرد و ئەvەیت ناو هەمی چەمکێت ژیانێدا و تادبێژی ڕێکخراوان سڤال ڕێکخراوین جڤاکی سڤیلدا پەیدا بوویە و ئەvەژی وەک ماوەمەژە پێدای بیە ئەگەر کو بێئومێدیەک لای خەلکیش لای ئەڤان ڕێکخراوان دروست بێت بەرکو نەک تەنێ ئازادی بەلکو ئازادیە بودجەیە یانجی لاوازیە ئەدا ڕێڤەبرنا کاری ڕێکخراوەیە هەرێمێ یانجی ئەو هەستێ ئەرکێ بەرپرساتیە و دیسان خوبەخشینە لێکوانانینە ئەvە هەمی بوونە هۆکار کو ڕێکخراوێمە نەشێن بشێوەیەکی ئەکتیف و کار و چاڵاکیان خۆ ئەنجام بدن بەڵێ بەڕێز ئەحمەد نووری سەرۆکی ڕێکخراوی ئومێدی گەشت سوپاس کە ڕاستەوخۆ لە زاخۆ لەگەڵمان بوون